و ناچینە ژێر هیچ فشارێکەوە بەداخەوە دوێنێک لەلایەن هێزە ئەمنیەکانەوە و ئاسایشی گەرمیانەوە 4-5 برادرمان دەزگیر کران بۆ ماوەیەک تەحقیقان لەگەڵ کرابوو ئەیانەوێت لەو ڕێگەیەوە لە ڕێگەی فشارەوە ئەم خەباتە مەدەنیە کەب بکەن بەڵام دڵنیایان نەکەینەوە دڵنیایی بە هەموو مامەسایانی گەرمیان و کورسانە دەین ئێمە ناچینە ژێر هیچ فشارێک. اگر اوان آزان 20,000 مامۆستا غیاب بکەن هەمومان بەردەوام ببین تا بەدەستێنانی مافەکانی خۆمان کە ئەویش ئەمە مامۆسانی بێژ دامەزراندنە مامۆسانی میلاک تا بەدەستێنانی هەمومان بەردەوامین تا بەدەستێنانی مافەکان. داوا لە دایکان و باوکانەکەم بەرپرسیارەتی مناڵەکانیان ڕوبەڕووی حکوومەت بکەنەوە نەک ڕوبەڕووی مامۆستای بکەنەوە. ئێمە وەکو مامۆستایان وەکو دایک و باوکی خوێندکاریش لە دوولایەنەوە ئێمە زەرەر ئەەکەین هەم خۆمان هەم خوێندکارەکانمان مناڵەکانمان. داواکاری مامۆسایان هوونە یعنی ئێمە لە 14 نوەوە ئەم داواکاریە هەمیشە دووبارە ئەبێتەوە هەمیشە یەک پەیامانەیە هەمیشە هەمومان هەوڵدانمان و داواکاریەکانمان یەک داواکاریە ئەویش پێدانی موچەی مامۆسایان و لە بەرزکردنەوە و 30 ڕۆژجارێ موچە بەبێ دواکەوتن. وازیاتر لە 4 مانگە ئێمە بەردەوامی لە بای کۆتی ناچاری و ئەمە 16هەمین خۆپیشاندانمانە لەم ساڵدا کەچی هێشتا دەسەڵات بێبا کە بەرامبەر بە هەڵوێستمان و هیچ وەڵامێکی نەداوینەتەوە. ئێمەش دڵنیایان دەکەینەوە کە بای کۆتی ڕاستەقینەمان لە ئێستاوە دەست پێ دەکات. ئەم شەقامە چۆڵ نابێ ئەم شەقامە